کار بەدەستان ئەوەی لەگەڵتان دەمێنێتەوە ئەو گەنج و لاوانەی وڵاتی خۆمانە، ئەوەی کەوا سەرمای ئەم وڵاتەیە و جیلی داهاتووی ئەم وڵاتی کوردستانەیە ئەو قوتابی خوێندکارانەی سەرشەقامەکانن. تکایە ئاگاتان لێیان بێ، ئەوانە دڵسۆزی ئێوەن، ئەبێ ئێوە دەستی باوکایەتیان بەسەرا بێنن، نەک کادری حیزبی ترسنۆک و پۆلیس و ئاسایشی شەقوەشێن. دەستی باوکایەتیان بەسەرا بێنن، قسە و جوێنیان هی دڵپڕی و گیرفان بەتاڵیانە، لێیان تووڕەمە بن، بەگوڵ لێیان وەرگرن. دکتۆر مستەفا زەڵمی زانای پایەبەرزی کورد لە ژیان نامەکەی خۆیدا بە ناونیشانی کاروانی ژیانم لە لاپەڕە 464 دەڵێ کاتی خۆی، ئەمە ڕووداوێکی ڕاستەقینەی دکتۆر زەڵمی نووسیوێتی، ئەڵە کاتی خۆی لە بەغا خۆپیشاندانی قوتابیان و خوێندکاران بوو وەک ئەوەی ئێستای هەرێمی کوردستان. گەنجێک بە گەنجێکی تری هەڵگرتە بوو، ئەوەی کە لەسەر شانی ئەو بوو هوتافی دەکێشا، هاواری دەکرد. زەمان کەیە؟ زەمانی نووری سەعیدە. ئەیگوون نووری سەعید قۆندەرە ساڵح جەبر قەیتانە، ئەوە لە هەموو کتێبە مێژوویەکاندا نووسراوە. دروشمی خۆپیشاندەران ئەوە بوو، دەیانگوون نووری سەعید قۆندەرەیە و ساڵح جەبریش قەیتانەکەیەتی. نووری سەعید سەرۆکوەزیران بووە. دەستگا ئاسایش و ئەمنی ئەو وڵاتە هەموو ئەو ڕسمانە گیراون. ئەم گەنجە تەلەبەی کوللەی قانون یاسا دەبێ، ئەو کاتە پێیانوتە حقوق. 2 ساڵ دوای ئەوە خوێندن تەواو دەکا، کەسیش نایگرێ. خوێندن تەواو دەکا و بێئیش و بێکارە، وەزعی مادی زۆر خراپ دەبێ. کەسێکی بەڕێزی وەکو ئێوە نەسیحەتی دەکاڵە کاکە کاغەزێ بنووسە، عەرز و حاڵێک بنووسە. نووری سەعید ێواران بەم شوێندا تێدەپەڕێکە لە دایرە دێتەوە لە ئەنجومەنی وەزیران. ئەو بەرپرسانەی ئەو زەمانە هێشتا وەک ئەمانەی ئێستا نەبوو، لە دووریشەوە ناوێت بە تەنیشت سارەکەی ئەبڕۆی، وەزان دەی خۆی دەبێت شەقامەکە هەموو بۆ ئەو بێ، بۆ خۆی سایاقێک بێدا تێدەپەڕن عەلیزەکەی بەرز دەکاتەوە، جەنابی پاشا ئەڵێ ڕایگرە، بە سایاقەڵە ڕایگرە، عەلیزەکەی لێ وەردەگرێ. سەیریەکە تکایە فریامکەوە جەنابی سەرۆک، ئەڵە وەرە سەرکەوە، هەر لەگەڵ قەمەرەکەی خۆیان سەری دەخاو دەیباتە ماڵەوە. ئەیباتە ماڵەوە شێوەی ئەم گەنجەی لا غەریب نییە، ئەڵێ داوات چی؟ ئەڵە قوربان خوێندنم تەواو کردو، خۆم و پیرەداکێکم وەزعمان زۆر خراپە، داکشم گەلێک نەخۆشە، تەنانەت فرسە سوورەیەک لە جیفان و ماڵماندا نییە. ئەڵێ باشە با بڕۆین، بڕۆ دەست و دەم و چاوت بشۆ، قاچت بشۆ، هەتا ئەو دەستێتە سەر مەخسەلەکە. نووری سەعید چەکمەجەکەی دەکاتەوە کە ئاسایش داوێنێتە سەیرەکە، ئەو گەنجەیە کە لەسەر شانی خەڵک دەیگون نووری سەعید قۆندەرەیە، ئێستاوا لە ماڵی خۆیایەتی. بە خێزانی دەڵێ کە خزمەتکاریشیان نابێڵە دایکی سەباح خواردنەکە چی هەیە خوا داوێتی بیانە با لەگەڵ ئەم گەنجە و تۆش وەرە دانیشە، تۆش وەکو دایکی ئەوەی با نانەکەمان بخۆی. نانەکەیان دەخۆن و ئەمجار لە خۆ ئێستا تێرت خوا لە ئارەوەڵا لەخوا بەزیاد بێ، ئەڵێ من تۆ باش دەناسم، ئەم وێنەیە تۆی یاننا ئەشڵەژێ، ئەڵە بەخوا کەوتمە داواکەی خۆمەوە، ئەڵا قوربانتر ناچارم، ئەوە منم. ئەڵە چیت دەوت ئەو ڕۆژە؟ وەڵی شەرمەزارم و ئەڵێ ناتخوا چیت دەوت؟ ئەڵێ وەڵی هاوارم دەکرد نووری سەعید قۆندەرەیە و ساڵح جەبریش کزیەگرێتی قەیتانیەتی. ئەڵێ دەتخوا بچە سەر ئەو مێزە، ئەبێت چی دوتۆ لەوێ بە دەنگی بەرز بیڵیتەوە. ئەڵێ بەخوا نابێت، بەخوا ئێڵێ ئەی باتە سەر مێزێک و ناچارە، تازە ئەم سەرۆکی وڵاتە و ئەمیش کەوتۆتە بەردەستی بە هەموو هێزی خۆی لە هاوار کە چل لە دڵادەڵە وەڵا دەمگوت نووری سەعید قۆندەرە دوو لە ڕووی جەنابتان ساڵح جەبر قەیتانە. ئەویش خۆی و ژنەکەی دڵە دایکی سەبعدی بایمەش چەپڵان بۆ لێدەین، مزارەکە دەست پێ بکەینەوە لە ماڵە. ئەڵە کوڕم تۆ حەقی خۆتە، تۆ دڵت پڕە، تۆ گیرفانت بەتاڵ بووە، بەڵام وەرە دانیشە کوڕی خۆم، ئەوە 10 دینار بیگرە، 10 دیناری ئەو زەمانە زۆر بووە، 10 دینارە بیبە جلێکی جوان و پاک و پوخت بکڕە، جووتێ قۆندەرە بکڕە، پیرەداکت بەرە دکتۆر، ماڵەکەتان شتێکی پێویست بوو بۆی بکڕە، بەڵام کوڕی شیرینم تۆ تەلەبەی زانکۆی جوێن بۆ تۆ جوان نییە، بەخوا نە من بووم بە قۆندەرە و نە ساڵح جەبر بوو بە قەیتان و هەر قوڕک دڕانت بۆ مایەوە، بەڵام وەرە چیت پێخۆشە بۆت بکەم؟ ئەڵێ وەڵا بم کە بە مدیر ناحیەڵە ئەویان تەواوت خوێندنت تەواو کردو، ئەگە تۆ بە من ناڕازی وەرە مدیر ناحیەکی پیاوتر بە لە من، تۆ خزمەتی گەلەکەی خۆت بکە. فەورەن ئەمری بۆ دەردەکا، هیچ کەس دەستنێتە ڕێگای فڵان کەس تەعین بوو بە مدیر ناحیە. خۆزگە گەنجانی وڵاتی ئێمەش لەلایەن کاربەدەستانەوە دەستی باوکانیان بەسەرا پێندرایە. کاکە قەینا قسەشم پێ دەڵێ بەگوڵ لێت وەردەگرم، چونکە تۆ لە دەروونێکی خاوێنەوە دەیڵێی، گیرفانت بەتاڵە، وەزعت شڕە، بۆیە قسەکانت بەگوڵ وەردەگرم.